یەکی ئایاری هەموو ساڵێک وەکو ڕۆژی کرێکاران دەستنیشان کراوە، بەڵام ئەو ڕۆژە تەنها بەناو بۆ ئەوانە و زۆربەی کرێکاران لەم ڕۆژەدا لەسەر کارن. بەپێی راپۆرتێک ئەمڕۆ لە عێراق 9 ملیۆن کرێکاری کەرتی تایبەت لەسەر کار بوون، لە کاتێکدا بەهۆی ڕۆژی ئەوانەوە نزیکەی 8 ملیۆن فەرمانبەر لە پشوودا بوون. سەرڕای کۆمەڵێک ڕێسا و یاسا و لیژنە و گەڕان بۆ جێبەجێکردنی مافەکانی کرێکاران، بەڵام تا ئێستا بەشێک لە خاوەنکاران کرێکار دەچەوسێنەوە و کاری زیادەی بە پارەی کەم پێ دەکەن. کرێکاری وایە 16 سعات ئیشی پێکرێ و پارەی زیایشی نادرێتێ. کرێکاری وایە بە درێژایی مانگەکە ڕۆژێک ئۆفی نییە و هەمووشی بە پارە بۆ حساب نەکراوە کە خۆی قانونەکە لە مانگەکەیە 3 ڕۆژ ئۆفی بۆ داناوە. بە تەواوەتی لە مانگەکەیە جگە لە جومعان 3 ڕۆژ ئۆفەکەی هەیە بۆی دانەنراوە، جومعانیشیکەن. اینجا بەڕاستی جێبەجێکردنی ئەمە بە تەنیا حەسر نییە لەسەرەوەی سندیکای کرێکاران ئەبێ ئەمە بکە. سندیکای کرێکاران حەلقەیەکی وەسڵە لە نێوان مافەکانی کرێکارانە لەگەڵ بڕیارەکانی تایبەتە یا یاساکانی تایبەتە بە مافی کرێکاران. ئێمە چاودێری ئەەکەین یاساکە جێبەجێ ئەکرێ یا ناکرێ. کە یاساکە جێبەجێ ناکرێ طبعاً ئێمە هەر یەکێک لە ئێمە وەکو پشکنەرەکانی لە لیژنەکانی قایم قامێت یا دەستەبەری کۆمەڵایەتی یا ماوەیەک لە پارێزگای سلەیمانی راپۆرتی خۆمان بە هەموو ئەو پێشێلکاریانە ئەهێنینەوە بۆ سندیکا، لە ڕێگەی سندیکاوە بەرزەکرێتەوانێ بۆ ئەنجومەنەکەی وەزارەتی کار و لەوێەوە بەرزەکرێتەوە. بەڵام من پێم وایە تا ئێستا هیچ ڕێکارێکی یاسایی نەگیراوەتە بەر تا ئێستا نەمان بیستۆ بڵێن خاوەنکارێ درا بە مەحکەمە و سزاکەی ئەوە بوو لەسەر ئەمە. سندیکای کرێکاران لە قیسلێمانی دەڵێن ئەمڕۆ هەر کرێکارێک ئیشی پێکرابێت بە زۆر بێت یان ئارزومەندانە دەبێت پارەکەی بۆ بکرێت بە 2 ئەوەندە و ئەگەر سکاڵاش هەبێت خاوەنکار سزا دەدرێت. بەڵام بەهۆی ئەوەی کرێکاران ترسینان بڕینیان هەیە لەلایەن خاوەنکارەکانیانەوە کەمترین سکاڵا لەو ڕۆ تۆمار دەکرێت. یاساکان لە هەرێمی کوردستان وەکو پێویست لە بواری جێبەجێکردنانین و چاودێری چڕ و ورد و باش بەسەر جێبەجێکردنی ئەم یاسایانەوە نییە کە لە یاسای کارە بابەتی سەلامەتی پیشەیی و لە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی مافی خانەنشینبوونی کرێکاران هەمووی تیا تەسبیت کراوە. بۆیە ئەمانە کە جێبەجێ ناکرێت گوزەرانی کرێکاران خراوە بێ. لیژنەکانی ئێمە بە تایبەت لیژنە هاوبەشەکانی ئێمە کە لە قایمقامەتی سلەیمانی چاودێری ورد و درشتی سەلامەتی پیشەیی لە شوێنکارەکە 1318 شوێنکاری بەسەر کردوێتەوە 100 پسوڵی سەرپێچی بۆ شوێنکارەکان کردووە، 65 غەرامەی قورسی خاوەنکارەکانی کردووە لە بەرامبەر پابەندەبوونیانە و کێسێکیش دراوە بە دادگا لە نەتیجەی ئەم چاپێگوتنیە. ئەمساڵ لەلایەن لیژنەکانەوە زیاتر لە 1000 شوێنکار ئاگادار کراونەتەوە و 7 شوێنیش داخراون کە سەرپێچیان کردووە و مافەکانی کرێکارانیان پێشێل کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.